الله هاكاك برو أول ليك تشتايك باش يك مولودي دك باش شيك ماشا يا الله سبحان الله باسم سوي شلو ترى مرة نبدأ من الله أو نبدأ أو بدانا كدي بياسي بونداي حمزة بلا قولة اسمع بلا قولة هو تشيوا سبكين قولة هو كل سبكين صد زال بيقولتي قولة يعني تقولي خيار صد زال بيقولتي ما في هذا ندي وخاني صد ساوس بياسي خوش ناتي هلا كودي خيار باينجا بطاطا بياس بياس دكاندار دكاندار عادي زعما نبي تدري ولا فون كاكا تنشو بياسان دوي بيازي سي اي تور يلا بيش ماك ودي اقوت بابت ديو خاني نو دعواتهم دعواتي سي دعواتي ليش في مدى لو ماني ده يا دقه عمو كره عمينا يلا عمو كره ليش ماك هيك هنا لو ها فرانكو بس تبي شلون ده شو كا نازل شو ده سي نعم بيبري برو برو وقتي اوينيا داي زوبا تشوكو آقا با قربان بم چم کنه باش پیامبری والله تشکنا بم ماشا جناب اتو چند زار تبلیغ کردی که پیازی نفروشی پیاز آقا با قربان بم اما توری نفروشم خیاری نفروشم پتاتی نفروشم ارده پیازی نگردم با قربان لفجار يزوق سمكة زوكا عثمان هرجع عليك سرت وين باور وين دوبا بيازي لا فروش ولا والله لا فروش ولا بس الصوازي يمين ولا كاكا بس ابو قربان تابهم كاكا والله لا فروشهم ولا بالله بيازي لا فروشهم كاكا توبا قلت لك ده زاني قوانا اغلى شيء ولا قولهم انا
وەچی چتەکەی ئللا بە لێدانی بەڵێ ڕاست دەکەی وایە ئاغا بۆ قوربانت بووم تۆ بە وەڵڵا پیاز نافرۆشم وەڵڵا بەس پێم برێ سەبابەکەی چێکە نەفرۆشم چە بێدەماخ ئەدی نازانی ئەمە سەر و مەعیدەم بە بۆلی پیازی تێکەچی ڕاست دەکا گەورم ڕاستە دەستا پیرەکەم بۆ ئاغا بە قورعان نەمزانی جەناب سەر و مەعیدەوە پیاز تێکەچی چما بکو پیازم دەفرۆشت ئێستا کەس تۆڕەکەم مادەسین تۆڕەکە لە کەلی دەکەم ئاغا بە قوربانت بووم والله دەمەنی دوشتێنە بۆ سە دوکانی خۆدۆچی پیان کاسوی خۆت کە ئاغا تۆ بە بەخوایان هیچ کە پیاز نافرۆشم زۆری مەری ئابەری هەشتەکە دینا دوکانێ پرزمە مەلەکەی ئەوجە دەفرۆشی ڕاست دەکا پرزبە ئاغای دەکەی بەسەر چاو هیچی کەس چوبەکە هەرامەکەی پرسیت پێ دەکەم دەڵێ بەخێر چی ئاجی بژی ئاغا برزی پیاز بژی ئاغا برزی پیاز بژی ئاغا برزی پیاز باسە کرا بەڵێ گەورم دەبەدەی وەسبۆ مەسمانە ئاو دەندەی درەنگە مەغریبە سەر چاو والله ما باقي سرتاني بقول السلام عليكم السلام جابسوي باشي تاخن السلام سر ساعتها من دار فلان يا ربي باش شو اللي تعمل شوشي او لو كنا قدات يا خو بخير دابا سيدي يالدي يلا بابا عاد زاد الوقت دانشتنا اما لو دانشتنا هاتينا انا صابر دا ورثه بشتكري بربيو كوي والله باشني ولا كاري بربو حول ولا تعال ان شاء الله ان شاء الله خويا قولا شفاء ودنيري زاد وقت يقصاننيا اما لو شي هاتينا خير لونا بيكو بتينا كناغي خو او براستوا هذو خو صعوبة شمني بربواب كنا ورم اسمه كنا اخي لونا وري كل كان خمام جوال ايور لسر كبياض شي بربواب كتيني اشتاشي ليدا هدي من لونا ريو شي باج عشات يا اغميواني هي خرا مكاني ورا فرنيم لو كانوا ناني بمليدا سي اغميواني هي والله انا قالم اناني قرم ما جناني بخوي نعم بخوي بس ما تقدر تجيب كنا والله دريم كل ولا ما فيها كاكا دريم كوبا هما بسين كل ما متاعي ما تاعي خوما ما تاعي خوما دسنا كم لا تاعي قلي خوما تاولخي الا او درقتي اغايدي كو كاكا تمام ركا من الشيء بيستلنا ورزي بيانا مزقفتي كازا من دار قوتها ما متاع بيتك دال ودو بزعم لهم مزقفتي الروي كاكا دفع يا الله باب رنا عاد زاد او ملا تعب اخويا ان شاء الله درماني السلام عليكم باشا عروزتكم سلامة عروزة بخير سلامة باشا كاغا باز على قولتهم هو خير علي خربوا فيك وخد فيك ونديتي نوا والله ملا تعب راستي بي دهاتي نكنتو خير يا بابا خير من فرموا لو دانشتنا هاتينا نعم هذه خير عاد زاد بيبري عاز عفاز دوب وخذ بيناني علي كل ده بيبري خو عفك اتو دنيا لما زياده دي تدو زاد كاكا دخسه كيف كان ده زوب بيبري صابي بيبري علي والله بيبري ما انتهى اول راس تبي هون قلي هاتينا لمن لا غي لا غي لا غي بالرابك اول جيان نتي داينا نو اول دبيني هو اي رجل سي رجل ريكان دقل من بيش الشابوه دينار شنو دادي لا حول الله اي رجل سيكسر كبيازي او دي لما دا ترى شاخي زي قوباي لا حول ولا قوه الا بالله والله خطر او بس اسمع دقا باي قوباي دفري او ولكن جياني تداني بقول انت مش بردي خاني بيسوق او صار دوي خاني بيسوق الرجاء ديوان بيدانا ديوان بيدانا هاري بخوا والله عاد زادر بري براسي اغي وين يبسي خسان دقا والله اغي هندي بسمك براسي كاكتا اما لا قندي قراني براسي لتمام باش تندي اما لا قندي هذا الرئيس تدقريو عاد بس بري هاي زمان عاد زادر اقل بخاطر نقول بخوا كريمه وفيواني ام بسمكني بلا ان شاء الله ايواري وقتي عصري
دەچم سەردانەشی دەکەم و پێی دەڵێن دەخۆزەم ئەو کابرای لۆ دەکات ئەڵانیژە من هەتا نارە دەستمەوە ئیشم هەیە جارە بەخۆ دەسپێرم خوا حافیز بابا 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 ما ئەمە بە هەموو یەک قەتارە هەناری هینابوو یەک قەتارە ئەدی پارەکە سێ قەتاری نەینابوو ئەتو پێ نەگوت بابا پێشم گوت ئەدی چی گوت وەڵا گوتیان ئەوەندەمان هەیە بۆ گاسی عوسمان و هەمزە لێ دەکەی دەی وەڵا بابا باش لا حول ولا قوة إلا بالله با كريم دفنوا مرة فنوا فنوا السلام عليكم وعليكم السلام ساشي كا كريم يا أخو بخير دانش كوا دانش ما تجيه بنا اشكري نبي دانش ما قال صوب برد دانش عيبيني لخدا عفقر إذا خوش بتسان دكاي يا أخو بخير بي دوها زابزا وردي وخانة كي آودان كوا خدا عفو منك كا كريم پێم ناکرێ ئەوەی ڕاستی بی منا تا پێم ناکرێیان هەر عەزل لێ لێ بێ دیوەخانێ وەڵاهی کا کەریم ئەوەی ڕاستی بی ئەمن هاتیم هەندە گلەیت لێ بکەم گلەی لە بەرامبەرە من بەرێ ئەمنەوە بزانم مەلا تەها ئەمە تەقسیریم نەکردێ لەو جەنابەت فەڵ و گلەی لەسەر سەری وەڵاهی جا کا کەریم ئەمن مەقسەدم خۆم نییە ئەدی مەقسەدم ئەو ڕەش و ڕوتەی لەبەردەستی تووە مەقسەدم ئەو قەومەیە تێناکە مەلا تا مەقسەد چییە وەڵاهی کاکە گلەیەکی زۆریان لێت هەیە کو دەرێن ئاغەمان زوڵممان لێ دەکا و لێمان دەدا و غەدرمان لێ دەکا و ئەو قسانە زۆر هەنە بەڕاستی ینی کاک تەها ئەوها لە تو گەیاندیە ئەمن پیاوەکی خراپمان باشن بەرێ ئاوە باشە سەعادی دەکەم بەڵێ گەورم هەمزە بەڵێ گەورم بەسەر چاو گەورم با بڕۆین الأجت ما لدي برو هذا كاخل الرأس بداية إذا كل كاخل سماه كده بو قربان تابو قوس لا ما نخشتيا كان عثمان قال لي هم بي باش ام يزنشي لا غمو دايو بس تصاف والله غير سلام ما خشتيا ليه قال ليه لا حول
کاکە بابچێ ناومانداری خۆمان بەنا عەلەت بیشێت هەنتیان مشەوش کردم هەتا مشەوش کردم هەلە بیرم لێ ئاغا لە ناو ڕەزیە کا عوسمان ئاگان لێیان بێ من ئیزنەش لێوە دەکەم باشە بەسەر چاو نەڕۆی خێرە تویان هینایە برێمچ ئەتویان لۆ هینایەوە کولم ئێرە لەسەر پیازی چینەی تا چێنێرم چ بە خۆم شرام ئەگەر پیازی بەس ئەتو لۆ ئەو دوونێ ئاغا میوانی هەبوو بەو هەتی مەسەیەشم گۆ کورەنانەکان جوان ببرژێنە ئەگەر هەندی نانی سوپاس دەیە خەڵکی دیارە نانی سوپا دایتە ئاغا کورەنانی سوتای چێ وەڵڵا کونجیشم پێدا کردبوو یادی لۆ تەشقەرەیە تەشقەرە ئەوەی دەرێ پێ دۆستم ڕاوە ناستوکە ئەوەی ئەو ئەو چ بسکە بسکرانە یزیێنە باش داخوازی دەخین داخوازی تا کەریم هەنارەشی بەتام بوو ئەلێ وەڵڵا یا عەرەبی دەستیەوەی خۆش بێەوەی چاندیتی سەلام عەلەیکوم عەلەیکوم ئەسسەلام عەلەیکوم السەلام سەلام عەلەیکوم کاکە بەرێ ئاغا ئەتو ناوت چییە بە قوربان قوربان عەباس عەباس بەرێ ئەتو نانەوایوە نییە بەرێ قوربان بەخۆی ئاغا بەو هەتی مەشم گوت بوو نانەکان و ماری ئاغا جوان برژێنی بەس ئەو ڕۆژی بەخۆم نەخۆشم لەوێ نەبووم گوتم کونجیشیانە بە سەداکە ئاخە میوانی هەیە بەدەو هەتی مە نازام لەوە لەو نانانە کردبوو عەباس بەرێ ئاغا چەند ساڵە نانەوەی قوربان 6-7 ساڵە 7 ساڵە بەرێ عەباس ئەفەندی باشە عەربە چەند قەزناغا گەورم فەردا لە قسەی کە دەی زمانت لە دەویدا نییە فەردا دوو قەزناغا شادی قەزناغی چەند ڕۆبەیە گەورم سارە باشادی ئەوبە چەند کیلۆیە وەڵا بە ئاغای خۆم برێم ئاغام خۆش بێ تۆڕی پیازی هەر 25 کیلۆ 20 کیلۆ لە لەگە تو نییە بابە لەگە تو نییە ئاغا لەگەم بوو لەگەتۆم بوو هەر 9 کیلۆ دەبی تەمبێ نەبووە ئەدی کیلۆ ئاردەک چەند نانی تێدەبی وەڵا ئاغام خۆش بی و لەولایەکە کیلۆ ئاردەک ئەگەر نانی گەورە و تەواوی هەر 15 نانی دەکەوتێ بازەگە نانەکان گچکە بن و فرتوفێری تێدا کۆی بەخۆی تا 22 نان 23 نانی دەکەوتێ مەناتەها بەرێ ئەو عەباسی نانەوە زۆر زیرەکە وەڵڵاهی کەریم کاکەریم زۆر زیرەک دیارە کاک عەباس ئەوە دەبیری ئاغا میوانی دێ دیوەکان قەرەبانکە بەرێ گوتمە هەزار نانمان لۆ حازرکە باشە بە ئاخری تو بە چەند بارەداران تەوا دەبی 1000 نان ئینشاڵڵا ئاغا مەولودیەکە بێدەنگ بە خۆپسیاری تو نەکردیە بە ئاغای خۆم برێم ئەگەر نانەکان جوان ببرژێ و بە مەزبوطی سۆری کێوە 3 بارەداری دەوێت بەدەگەوە بە خاوبرژی بەڕێکەی بە 2 بارش دەردەچی عەباس ئەتو لەیش خۆ زۆر زیرەکی زۆر شارەزای ئاغا ئەدیکو ئەوەش سای سەری جەنابتانە ئەم 6 ساڵەوە ئیشەی دەکەم ئەگەر پیا و ئیشە چکە لە ئیشەکەی شارەزانەبی هەرشکەکەش حرام دەبی کاک عەباس باشە تو مسلمانی ئەمن ئاغا دەریا من ناناسی ئەدیکو تەوافێ ماری خواشم کردیە بعدە مسلمانی و حەجی ماری خواشی کردێ ماتە بەرێ ئەمن پرسیارەشی لێ دەکەم فەرمو ئەو پێنێکی کابراایکی زۆر زیرەک بی حکمەکانی ئیسلام چییە و چەندە عەزمێ لۆ کاکتایە بژمێری وەڵا ئاغا مەلاتەها زما ئیسلامەتی چییە نوێژێ بکەی و مسلمان بی و ئیسلام بی و بەرێ دەکە جەر و جیرانان باش بی و بچی عەجێ و ئەرێ وڵە نانی وستانە دەیە خەرکی ئاغا
فێر لە تەرازوی نەکەی و بەڵێ 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 زوڵمی لە خەرچی نەکەی و بەڵێ نوێژێ بکەی و نوێژێ بکەی و بەهەشت و جەهەنەم حەقە و هەرێ وەڵا باوەڕ بە پێغەمبەری هەبی هەرێ وەڵا مەڵاتەها بەرێ کویان تێدەگەی لا حول ولا قوة إلا بالله. حاجە تو پرسیاری لە تو دەکەمەوە جارە ئەرکانی ئیمان چەندە لۆ مەڵاتەهای بژمێرە رقصاب كده بله ولا آغا ركنكاني إيمان أبا دردي عباسي قوتي أويا إسلام بيو إيمان دار بيو مسلمان بيو برواد بخوا بيغنبري هبيو أجا بارت هبي لسر وازو بساعات جو بەڵێ 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 برواد بوي هبي كا لرشد واسندي دبيوا برواد بوي هبي كا أقل غدر لي بكن خواي قبل دعاء لو دنيا عقد ذاته وني كاكا أنا والله فێر لە تەرازوی نەکەی و نعم سلطانة ذي خرشيو بروسيش بيو غیبەتی خەرچی نەکەی و أنا والله غيبتي خرشينا كيو لخرشينا ذي وغدر لخرشينا كيو والله عركة كان إيمان هذا هوندي تسيع قابل أخو وني كاكا هەسەس فەرمون چیشمان پێتان نمە ئاغا یعنی بڕۆنی هیچیش بەمە نەما فەرمون دەما بڕۆین والله عبا زجاج هوندا بيهيسني هەموو ڕۆژێ دێن هاو الرجع جاس ماكا كاكريم أقل رخصتها هبي أمن هندق يشم فيانا. هاوسە کورە وەرن ورن كاكا ورن. هاوسە فەرمون مەڵاتەها قوتن بادانيشن باشترا. دانیشن دانيشن فرمي دانيشن. دانیشین عادي عباس. بەڵێ عاد زادر. بري مامتا بونا عشان انت نارتكن اغاي شكواتان لو بكم. ولا ملاتا على قندي تساومان جيرا لقر عاد زادري لا تومان باشتر بدوز نكر قد ما انتم بروكني. زواد زانن قولان ولا من برساري اغايتان دايتا ونيا. بري مامتا اگر راس ما ولا من ذا بايوا اخي غورمان اذن نزان بروين كورا كان جينا ولان داني ولا قد ولا انت ندايتو. هذه كل مامتا باشا اولو اتو لدنكا مرة لفردقا مرة هتا دنكا ميدا زاني چی دەکەویتە و چ دەکە و چ دەبی ئەدی تۆ حاجی لە هەموو شتێکی دەزانی ئەو هیچی خۆمە کو نازانم ئەدی باشە هەش سارەوی شێ دەکەم باشە موسڵمانیش نیت چەند سارە بەڕێ وەڵاو لەوەتی بەبیرم لێ نوێژان دەکەم ڕۆژیان دەگرم کوێ حەجێش وەنیا الحەمدولله حاجات لەوانە دوو جار چوویتە حەجێ بري ان شاء الله اخي غورش ما دستعد زي باشە ئەوە کەم لە خودبان دانیشتینە هەتا ئێستا نازان ڕوکنی ئیسلام بژمێرن بەڕێکی ڕوکنی ئیمانیش بژمێرن بە هەردووکتان وەڵام هەموو خودمان دەستمە خود بێ و لێ ناگەرم خود بەم بچی و هەراوەندەش فێر بوو اي والله کاکە باتێتام گەینم بەرێ جارێکی دی تووشی ئەو پرسیارە بن بە حاڵی بن لە خۆتان ڕوکنەکانی ئیسلام بەرێ پێنجن بري بينزن بري ئەجا یەکەم ڕوکنیان ئینسان لە ئەوە لە ڕابەت چ دێتە ناو ئیسلامەتێ بە کەلیمەی شەهادەی اشهد ان لا اله أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله بري ڕوکنەکانی ئیسلام یەکەمیان پێنجە یەکەم دووەمیان نوێژە بري نوێژ ئەو نوێژیش دەکەین نوێژش دەکەن و ئەوە نوێژش دەکەن بەس نازان دەبێ ئەوها بژمێرن بري سێمیان زەکات دانی ماری خۆیە زكاة او صار زكاة دا واسماني او سي ئەوە سێ بري چارەمیان ڕۆژی گرتنە ڕەمەزانێ والله ئەوش دەکەین والله بروجي دبين هم ما ئەوجا پێنجەمیشە ئەو کەشی دێوی لە پشتێت بەستێ چوونە حەجە ئەگەر لە تواناتدا هەبوو ڕاگەوبی ام الاخوة بس زاد عزمان كرديو ئەوە ڕوکنەکانی ئیسلامێنە عاد زادر عازی عباس بري اخوة کێ بگەن ايه وەیە ڕوکنەکانی ئیمانش دەبێ ئینسان ئیمانی بەخوای گەورە هەبی کە خوای گەورە تاکو تەنیایە و قادرە بەسەر هەموو شتێکدا بري ايمان ما فيه ان شاء الله ئیمان بەخوای ئیمان بە مەلایکەتەکانی خوای کە فریشتەنەو لەسەر شانی ئێمەشەنە بري چاک و خراپەمان دەنووسن ڕوحیمە دەچێشن بەرێ بري ئیمان بە کتێبەکانی خوای کە قورئانە و تەوراتە و زەبورە و ئیمان بە پێغەمبەران کە لە ئێمەنا
خی گەورە هەری بژاردینە بەرێ پێغەمبەری محەممەد صلى الله عليه وسلم بەرێ پێغەمبەر محەممەد صلى الله عليه وسلم عیسا موسا ئیبراهیم عليه السلام ئەو پێغەمبەرانەش پێغەمبەرن صلى الله عليه وسلم ئیمان بە پێغەمبەران بەرێ بەرێ بەس پێغەمبەری مە لە هەمیان گەورەترە پێغەمبەری آخری زمانیە خاتەم الأنبیا بەرێ ڕوکنی پێنجەم ئیمان بە ڕۆژی دوایی کە ڕۆژی دوایی هەرستینەوە و زیندی دەبینەوە و ڕۆژی قیامەت حسابمان لەگە دەکرێت ڕۆژی حیساب بەرێ ڕوکنی شەشەم ئیمان بە قەزا و قەدەر هەرچی بەسەرت بێ قەزا و قەدەری خوایە دەبێ بە قەزا و قەدەری خوای شکر بی حەمد و سەنای لەسەر بکەی ئیمان بە قەزا و قەدەر ئەوە شەش ڕوکنی ئیمانێنە ئەویش پێنج ڕوکنی ئیسلامێ بووە ئاگاو لێبی تێکەر نەکەن کاکە حاجی عباس بەرێ ماڵاتەوە ئەوەی پێم گوتن لەبیری مەکەن ئینشاءالله لەبیری ناکەین ئەنگە ئێستا خوا حافیزتان ببڕۆنە سەریشی خۆتە یا الله دەبڕۆن باب خی گەورە خێر داتەوە مامتەها خوا حافیزتان بی یا ربی ئەوەیە کاکەریم پێغەمبەر صلى الله عليه وسلم دەفەرمێ كيفما تكونوا يولى عليكم يعني ئێوە چۆنن دار و دەستە و براگەورەکانتان وەکو ئێوە دەبن ئەوانەش هەتا بەس وە دوو ئوموری دنیاوی خۆیان بکەون و لە دنکەگەنمەک هەتا فەردەگەنمەشی بزانی چی تێدەبی و چ دەکا و چ ناکا و چەندی نان تێدەبی لە ئوموری ئاخرەت و دین و قیامەتی خۆشی هیچ تێ نەگا بەخوای حاڵیان هەر ئەو حاڵە دەبی یەکەچی وەشی تویان بەسەردا مسەلەت دەبی ئەوزە ئەگەر خۆیان بگۆڕن هەرەوە خوا گەورەش دەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم خواهی پەروەردگار لە هیچ قەومەکی ناگۆڕی هەتا بە خۆیان لە خۆیان نەگۆڕن کەواتە ئەگەر ئەوانە لەسەر شێوە و شکلی خۆیان هەتا بمێننەوە هەتا بەزوە دوو ئوموری دنیا بکەون بەخوای ئەوە زاڵمەچیان هەر لەسەر دەبی ئەو زاگەر ئەوان گەڕانەوە خوای گەورە یان ئەتویان لۆ باش دەکا یان ئەتوش دەگۆڕی و یەکی باشیان لۆ دەینیتە سەر حکم